پێشەکی زۆر سوپاس بەڕاستی ئەوەی ئێمە بینیمان زۆر دڵگران بوون زۆر پێ ناڕەحەت بوون بە تایبەتی من خۆم لە ڕێگای تۆڵی کۆمەڵایەتی فەیسبووکان ئەو وێنەیەم بینی ینی زۆر ناڕەحەتی کردم بۆیە دوێنێش لە کۆبوونەوەی پێرێ ئەفۆن لە کۆبوونەوەی یەکێتی تۆپی کوردستان بڕیاری ئەوماندا لێژنەیەک پێک بێنرێ بۆ لۆکۆلینەوە لەسەر ئەم ڕووداوە لەبەرەوەی ئەم ڕووداوە بە هیچ شێوەیە خزمەت بە بواری تۆپی پێ لە کوردستان ناکە تۆپی پێی کوردستان ناشرین دەکات جوانتر ناکە بۆیە ئەم لێژنەکمان پێکینا بۆەوەی زۆر بەوردی ئەو کەسانەی موسیئین ئەو کەسانەی دەستیان لەم کارە هەیە ئەو کەسانەی هەولی لێدانی ناوبژیوانیاندایە خود ئەو کەسانەی چنە ناوبژیوانیاندایە لەلای ئێمە یەک چارە نووسیان هەمان چارە نووس دەبێتن ئێمە بێدەنگ نابین لەسەرەوەی بە تایبەتی من بخۆم هەولی وەمدایە ئەدرێسی ئەو شخصم بە تەواوی وەرگرتووە ئەمڕۆژ پەیوەندیم بە وەزیری پێشمەرگەی حکوومەتی هەرێمی کوردستان کردووە کە ناوی سولافی شوێنی ئەو کەسەمدایە بە جەنابی وەزیریش و لە کۆبنەوەی داهاتوش جۆ لە راپۆرتی لێژنەکەش دەگرین لێژنەکە وابزانم ڕۆژی چارشەمەیە یا بەیانێ نازانم هەموو ئەو کەسانە بانگ دەکرێت بۆەوەی لێکۆڵێنەوە لەگەر بکە یاخود ئەو کەسانە ئیش و کاریان چ بووە ناو یاریگات هاتینە ناو یاریگا قراری قەتعی ئەم زۆرە تونند و توژیانە بووە بەڵام بەو شێوە نەبوو هێرش بکرێتە ساناوە بژیوان یعنی دیتیتمان یاریزانیدا جمهور لە یاریزانیدا ئەو شتەش زۆر ناشینە بەڵام تو تێ بە 15-20 کەس هەموو خەڵکە هێرش کاتە سەر ناوبژیوان لەسەر هیچ شتێکی کە ڕووی نەدابی لە یاریکە ئەوەی من جۆبیست بوومە ئەڵێ ناوبژیوانەکە لە ئاستی یاریەکە ئاستەکی زۆر بەرزیە بووە هیچ هەڵەیەکی نەبووە بەڵام بەداخەوە ئەندە کەسانی ناوەرزش ئەمڕۆ پۆستی وەرزشیانەیە تەحەکوم بە وەرزش دەکەن لە کوردستان قەناعەت بکەن لە بەردەست ڕەحبەتی ئێمە دەرناچن ئەوانە ئەم زۆرە کارانە بکەن بە سزای خۆیان هەردەگەن ناکرێت چکەم ئەمە قانونە ئەمە یاسایە دەڵێ هەر وەختی زیادی کرا و ئەگەر 1 دقەشبی ئەگەر 5 دقەشبی ئەگەر 4 دقەشبی ئەبێ بە فعلی ئەو 4-5 دقەیە تاوا بکرێ حەز دەکەی سعاتە چی یاریەکە ڕاوە بستی سعاتە چی پێ بچی دەبێت ئەو 3 دقەیان ئەو 5 دقەیە بە فعلی ئەوەی من بیستی بم لە پێی راپۆرتی مشریفی یاری و پێی راپۆرتی مقەیمی یاریەکە کە دەڵێن لە کاتی 5 دقەی زیادکرا و تەبدیل کراوە لە هەمان کاتدا 2 یاریزانیش کەوتوتە خوارەوە حتمەنەوە ناوبژیوانە قەناعەتی خۆتی چونکە وەقت نەکن هیچ کەسێک نییە لە یاریگا نەکن حەکەمی مراقب خەتە نەکن مشریفە نەکن مخەیەمە نەکن ئازایی اتحادیشە نەکن شخصی ناوبژیوانەکەیە ناوبژیوانەکە دەزانی وەختەکەی چەندە چەندە بۆیە ناکرێت لەسەر حالەتێک بەو شکلە زۆر تیپ لە ئاخیر دقە گۆلی خواردی و دۆڕانتی ئاسایش بووە بەڵام بەو شەوە هێرش بکرێتە سەری من بەوەڕای منەوە تعداکی گەورە لە یەکێت تۆپی کوردستان کرایە ئەمە ئەو بۆکسەی لەوەیاندایە لە مدیاندایە و دڵنیایی ئومێدیش دەکەم ئەم شتە ناهێنمەوە بە ئاسانی بەسەر بچی لە یەکێتی تۆپی کوردستان نەکیانەی برایەتی یان زەماوەری هەر یانەیە کرد زەماوەری هەر کەسێک بێت ئەو ڕەفتارە بکە بەرامبەر بە ناوبژیوان یان یاریدەری ناوبژیوان مستحیلە بێنین بە ئاسانی بەسەری بچی سزایەکانیش ئینشاڵڵا راپۆرتەکانمان بۆ بێ ئەوە مایە جارێ یاریەک کەتیتە دەرەوەی ئەوە شتێکە تا لێکۆڵینەوە دەبی تا لێکۆڵینەکان دەرئەنجامی دەچی ئەو عقوبەیە بەردەوام دەبی پاشەوی ئەو کەسانەوەی موسیە بە حەق سزای خۆیان دەکەن